هەوڵەکان بۆ ساختکردنەوەی دەرەنجامی هەڵبژارنەکان لەلایەن هێز و لایەنە سیاسیەکانی ناڕازی بەردەوامن و لە دوایین هەوڵیشیان توانیان لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە بڕیاری دووبارە هەژمارکردنەوەی دەنگەکان بدەن. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت چەند سیناریۆیەک بۆ یەکلایکردنەوەی پرۆسەکە لە ئارادان. ڕۆژی پێنجشەممە محکەمەی فیدرالی سێ سکالا سیر دەکات، سکالایەکی پارتی دیموکراتی کوردستان، سکالایەکی بەڕێز دکتۆر فواد معسووم، سکالایەکی کۆمیسیۆن کە ئەوانە داوا دەکەن ئەو یاسایی کە پەرلەمان دەری کرد هەڵوەشێنرێتەوە. سیناریۆ چاڕوانکراوەکەن ئەوەنە کە محکەمەی ئیتیحادی ئەم داواکاریانە ڕەتکاتەوە و یاساکەی پەرلەمان جێبەجێ بکرێت. سیناریۆی دوم ئەوەیە کە محکەمەی ئیتیحادی یاساکەی پەرلەمان هەڵوەشێنێتەوە، ئەو ئەنجامێک کە ڕاگەیەندراوە ئەو ئەنجامە کاری بکرێتن. سیناریۆی سێم ئەوەیە کە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان مانجی 12 تا ئەو کاتیشیان تەمەنی پەرلەمان درێژ دەکرێتەوە یان پەرلەمان کۆتایی پێدێ و تەنها حکوومەت و دامەزراوەکانی تر دەمێنن. بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت ناکرێت و نابێت پەرلەمانتاری تەزویر بچنە بەغداد و لەوێ بەدەنگی دزراوی لایەنەکانی تر شانازی بە خۆیانەوە بکەن. دەشڵێت ئەو ئەنجامە کاریگەری لەسەر پەرتەوازەی گەلی کورد دروست دەکات. بزوتنەوەی گۆڕان و سێلایەنەکەی تر بەردەوامن لەسەر پێداگیری بۆ ئەوەی دیفاع لە دەنجی دەنگدەرانیان بکەن تاکو متمانە بەردەوام بێ لە نێوان ئەو حیزبانە و دەنگدەرەکان. ئەگەر بێت و ئەو ساختەکاریە تێپەڕێنرێت ئەوە چەند پەرلەمانتارێکی ساختە دەچێتە پەرلەمان یاخود چەند پەرلەمانتارێکی تر زولم لێکراو دەستنە پەرلەمان، ئەوەش نیشانەی ئەوەیە کە پرۆسەی سیاسی بە ئاقارێکی خراپ دەڕواتن. یەکگرتووی ئیسلامیش هاوشێوەی گۆڕان و کۆمەڵ داوای دووبارە هەژمارکردنەوەی دەنگەکان دەکەن. ئەو ئەندامەی سەرکردایەتی یەکگرتوو دەشڵێت ئەگەر کورد لە ناوەخۆ ڕێک نەکەون ئەوا لە بەغدادیش ناتوانن شکۆی کورد بپارێزن. ئەوەندەی بەلای ئێمە مەبدە مهمە کە کورد نابێت بجێتە ناو پرۆسەیەکەوە بە ساختەچێتی یا بە دەنگدزین بەڕێی من لەوێنەیەک ریزی دروستە بێ نەیەک دەنجی دروستە بێ و کورد بە موقیفێکی زەعیف و ئەچێتە ناو ئەو پرۆسەیە. بۆیە ئەگەر بە تایبەتی ئەو دوو حیزب دەسەڵاتدارە خەمی ئەوەیانە کە ئەوان بتوان دەنگێکی زوڵالیان هەبێ لە بەغا و بە ئێمە ئەو دەنگە زوڵالە دروست بێ ئەسڵ وایە لێرە ئیسلاحی حاڵ بکرێ. ئەسڵ وایە ئەو دەنگانە چاوەڕێ بکەین هەچ کەس و بە دەنگی خۆی بە حەقی خۆی دەنگەکە دەربچێت. هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری وەک ئەندامێکی دامەزرێنەرانی حیزبەکە ئاماژەی پێدەکات پێداگر دەبن لەسەر گرتنەبەری تەواوی ڕێکارە یاساییەکان بۆ ئەوەی ئەو دۆخە ناڕۆشنە تێپەڕێندرێت کە بەهۆی ساختەکاریەوە هاتۆتە ئاراوە. بەڵکەکان بە شێوێکی ئەو تۆڕوو خرايتە ڕوو بەردەستی پەرلەمان و بەردەستی کۆمیسیۆن و بەردەستی دەسەڵاتی دادوەری بە شێوەیەکە کە حاشا هەڵنەگرە مەسەلەی ساختەکاری کە ڕووداوە لە عمومی عێراق بە تایبەتیش لە دەرەوە و لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕوونتر دیارە. خۆشبەختانە لایەنەکانی کە بەشدار بوون بۆ ئەوەی دەنجی هاوڵاتی نەفەوتێتن توانیان ئەو پرسە لە بەغدا لە مەحفەلێکی زۆر مهم ئەوش پەرلەمانی عێراقە بوروژێنن و یاسای هەڵبژاردنەکان هەمار بکەنەوە بۆ جاری سێ. پەرلەمانی عێراق لە دانیشتنی 6 حوزەیرانی ساڵی 2010 هەمواری سێمی یاسای هەڵبژاردنەکانی کردەوە و بڕیاریدا بەژماردنەوەی دەستی تەواوی دەنگەکان و هەڵوەشاندنەوەی دەنگدانی دەرەوە و دەنگدانی تایبەتی هەرێمی کوردستان و دەنگدانی ئاوارەکان. ئەمەش ناڕەزایەتی یەکێتی و پارتی لێکەوتەوە و بڕیارە لە دادگای فیدرالی تانە لەو بڕیارەی پەرلەمان بدەن. بەڵام بەوتەی لایەنە نەڕازیەکان پێناچێت ئەو تانە یەکێتی و پارتی سەر بگرێت، بەڵکو سیناریۆکان لەوە نزیکن بڕیارە یاساییەکەی پەرلەمان بۆ دووبارە هەژمارکردنەوەی دەنگەکان جێبەجێ بکرێت. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.